بەردەم ئۆفیسی کەرکووکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا ئەوانەی کە هاتوونەتە ئێرە خۆپیشاندانە لێرە ئەنجام داوە مامۆستایانی وانەبێژی کەرکووکن لە ئێستادا بە شێوەی گرێبەست دامەزراون بەڵام داواکاری ئەمان دامەزراندنە بە شێوەی هەمیشەیی بۆ پێی ساڵانێک بە خۆبەخشی کاریان کردو و وانەیان لە خوێندنگەکان داوتۆتەوە لە ئێستاشدا موچەکەیان کەمە و بەشی بژێوی خۆیان و ماڵ و منداڵیان ناکات. داواکاری ئێمە بە تەثبیت بوونە بە محاضری نەمێنینەوە وەکو جەماعەتەکانی تر ببینە ڕەسمی هەتاکەی بە بەلاش دەوام بکەین هەتاکەی بە 230,000 چێ ئەژێت زۆربەمان شادی بە کەلۆریسمان هەیە تا ئێستا تەعین نەبووینە داواکاری ئێمە کە محاضرینە 2010ەوە ئێمە خۆبەخش دەوامەکەین لەسەر مەسروفی خۆمان هاتوچۆمان ماڵ و منداڵمان هەیە بەڕاستی زۆر مەسئولیەتی گەورەی سەر سەرمانە ئێستاکە هیچ قوتابخانەیەک ئەگەر ئێمە محاضر دەوام نەکەین یەک کەس ناتوانێت دەوام بکە مامۆستاکانت پێیان ناکرێت بەڕاستی میلاک کەمە عەدەد تەلەبە زۆرە هەر پۆلی 45 تەلەبەی تەیە یعنی خاستن هەنێ مەدارسەکان کەوا دیراسە عەرەبین لە مەنتقە کوردیەکان کەمن داواکاریمان زۆر یەکێ لە داواکاریانە قەراری 330 بێتە 315 بڕۆ هەرچی وزارەتی تر هەیە هەمووی لە عەقدەوە بۆ دامەزراندن یعنی ئێمەوە تقریباً 3 ساڵێ بۆ 2 ساڵ زیاتر ئێمە وانەبێژ بووینە و بە هەروە بەلاش دەرزمان داوەتەوە ئێمە مەطلبی ڕئیسیمان ئەوەیە معاناتمان زۆرە و مەطلبمان شەیە یەکێ لەو مەطلبانە کە ئێمە دەواممان جێژتۆم با بڕۆ دەوامەکان کە ئیستا دەوام بابێ ئەم وانەبێژانە بتوانن دەوام بکەن ناتوانن. بڕیاری 315 لە ئێستادا وانەبێژان ناگرێتەوە لە کەرکووک زیاتر لە 17,000 وانەبێژ و ئیداری بە گرێبەست دامەزراون داواکاریشیان بە هەمیشەیی کردنە. المطالبة بالتثبيت على الملاك الدائم داواکاریەکەی ئێمە دامەزرانی مامۆستایانی وانەبێژ و ئەوانەیە بە گرێبەست وەکو مامۆستا دامەزراون ئەم توێژە لە کەرکووک خاوەنی چەندین ساڵ خزمەتن کەچی تا ئێستا دانەمەزراون بۆچی دەبێ پەرلەمانتار موچەوەر بگرێت و دەوامیش نەکات کەچی ئێمان دانامەزرێن کێشەکەمان بۆ چارەسەر دەبێت ئەمانیش دابمەزرێن بەپی بڕیاری ژمارە 315 کە لە پارێزگای کەرکووک نزیکەی 17,000 کەسن. یەکەم جارە لە کەرکووک وانەبێژان خۆپیشاندانی فراوانی لەم جۆرە ئەنجام دەدەن هەر لێرەشدا تاکیدیان کردەوە تاوکاتی داواکانیان جێبەجێ دەکرێت بەردەوام دەبن لە ناڕەزایی دەربڕین و داواکردنی مافەکانیان. کارۆن محەممەد کورساد نیوس کەرکووک.